یەکێک بوو لەو کەسانەی کەەوە دائیمە ئەبینرا لە کاروباری سیاسیە کوردایەتێکی بەهێزی شیە کرد. بەنسبەت ئێمە کاک موحسن مامێکی گەورەی ئێمەیە کە شتێک بە ئێمە دەڵێ ئێمە بە واجب دەزانین یعنی جێبەجێ بکەین. کاتێک کاک موحسینم لە ڕاژان بینی تکای لێکردم هەر کارێکم لە دەست دێ بۆیان بکەم. باسی کەسایەتێک دەکەین کە لە هەردوو لە دەوری هەبووە هەم لە سیاسەتدا لە حزبدا هەم لە کۆمەڵایەتی و لە ناو هەولێرە لەگەڵ هەموو پێکاتەکانی هەولێر. موسین دیزایی بیان نامدا محسین دزەی لە پەیوەندی نێوان تورکیا و کوردستانی عێراقدا کلیدە. واتە ئەو ناوە هەبێت دۆخەکە دروستە و جێگەی متمانەیە و دەکرێت کارەکە بەردەوام بێت. سوردور لە بیلێردن ئەو دانیشتوانە عەرەبەکان ئەوانەی ئۆپۆزیسیۆن ئەمانە کە کاک موحسین قسەی دەکرد تاسا بۆ قسەی دەکرا. من لە مەهاری ساڵی 1932 لە گوندی دووگرتکان هاتووەتە دنیا کە نووسراوە ئێستا نووسراوە 9 چواری 1932. دووگرتکان گوندە خۆشەکان هەوا و خاکە. گوندی دووگرتکان لە خوارووی هەولێرە مەسافەی نزیکەی 25 کیلۆمەترە بنەوانەوان هەموو لەوێ بوو. من تەمەنم 4 ساڵ بوو کە باوکم کۆچی دوایی کردووە. برا گەورەکەم کاک ئەحمەد دزەی ئەوان لە گوندی قازیخانەی کە یەکێک لە ماڵەکانمە لەوێ لە قوتابخانە دەیان خوێن هەروە لەگەڵ ئەنوەری برامە. چواری دەی 1938 داخلی قوتابخانەی یەکەمی هەولێر بوو و وێنەکەشم گیراوە وابزانم ئەوە یەکەم وێنەیە لە ژیانمدا کە گیراوە تا قۆناغی سەرەتاییم تەواو کردە لەو قوتابخانەیە بوو دەبوون. ڕۆژێکی کوردستانی 44 بوو سەرەتای ساڵی 44 بوو دوای ئەوەی کە گفتوگۆ پێیان بوو لە بینی میری ئەوسا و لە بینی شۆڕشەکەی بارزان لە بینی سەرکرداتی بارزان و بەڵێنیان داوێ کە هەندێک لە مەتالیبی جێبەجێ بکەن. ڕۆژێک بوو ئێمە لە ناو سەنەب دانیشتە بووین لە کاتێکا ئەڤەرباغەلبێک پێیا بوو قاواڵەیەک پێیا بوو لە هەر سنفێ قەلبیەکان ڕان نەکردوە دەرەوە بە مامۆستاکانەوە. ئێمەش لەگەڵیانە پرسیمان چیەمە چەند کەسێ لە بەرامبەری نەکەو مەکتەبەکەی ئێمەوە بە پێ هاتگەوە بەرەو ناو شارە چوون لە 12 کەسێ بوون چەکدار بوون وەیەکێکیان لە پێشەوەیان نەڕۆی کە سوالمان کرد چێگوتیان مەستەفای بارزانیە. مەستەفای بارزانیە چوو بوو بۆ بەعداوە بۆ پرسەی خوا لێخۆش بوو مەلافەندی هەولێر کە پێوێکی مەزل ئاینی سیاسی بوو لە هەولێر چوو بۆ پرسەیە و لەوێ ئەوە بەرەو شار چوو بەرەم ناشارۆخۆ. درەمە یەکەم جارم کە چاوم کەوت بۆ بارزان. پاشان چوون بۆ قوتابخانەی ناوەندی هەولێر یەک قوتابخانەی ناوەندیە بوو ناوەندی و ئامادەیی لەوێ ناوەندی و ئامادەییم تەواو کرد. ساڵی 1950 چوون بۆ بەغدا بۆ کۆلێژی یاسا. پاشان کە لە بەغدا لە زانکۆی بەغدا لە کۆلێجی ماف وەرگیرا و خوێندنی مافی تەواو کرد.
ساڵی 1955 من دەرچوونە کۆلێژیە سەرڕۆدا و داخلی نقابەی مەحامینی عێراق بووم ئەو کاتە. بنەماڵی دزەییان کە چار بەرە بابن بە تایبەتی بنەماڵی بابلین بایزی کە ئەحمەد حەمەدەمی کە ساتی ناسراوی سەرتاسەری کوردستان نیشتمان پەروەر و پێشمەرگەی دێرین برای گەورایانە باز بکەن. هەمان کاتە برایەکانی کاک دکتۆر ئەنوەر دزەیی، کاک سعدی، کاک محسین، کاک عومەر دزەیی، ئەوانە هەموو بەش بە حالی خۆیان یان لە جوولانەوەی نیشتمانی کورد لە ناوەڕاستی چلەکانەوە دەکرێت دەورێکی باڵایان هەبوو. پەیوەندی بڵێن بنەماڵەی بارزان لەگەڵ ئەم خانەوادەیە پەیوەندیەکی زۆر کۆنە، پەیوەندیەکە ئەساسەکەی لەسەر ئەساسی نیشتیمان پەروەری و لەسەر ئەساسی بنەماڵەی دامەزراوە. ئەو پەیوەندیە دەگەڕێتەوە بۆ ساڵانێکی دوور و درێژ. بەڵام ئەوەی کە لەم پەیوەندیە زۆر باس لێ دەکرێتن و ئەوانەیە طبیعی لەم عائیلەیەدا برا گەورەی کاک موحسن خۆی دەورێکی گەورەی هەبووە لە نزیک بوونەوەی ئەم دوو عائیلەیە. کاتی خۆی دوای کۆماری کوردستان لە مەهاباد لەو کاتەدا هەند بارزانیەکان نەفیکران. مەجموعەیەک لەو بارزانیانە بردران بۆ گوندەکانی دزەیەکان و حتا گوندی دووگرکان یەکێک لەو گوندانە بوو کە هی ماڵی برا گەورەی کاک موحسن بوو کاکیان لەوێ نیشتەجێ کران و خزمەتێکی گەورەیان کرد بەڕاستی هی ئەو عائیلانە ئەوانەی کە نەفیکرا بوون. طبیعی یەکێک لەوانە عەبدوڵڵا مەلەشینا بوو. عەبدوڵڵا مەلەشینا وی ئەسڵی خۆی سوورچی بوو، بەڵام لە منطقەی سوورچیەکان بوو، دوایی هاتوو بوو و پەیڕەوی تەکیەی بارزانی کرد. هەر ماشەوە لەگەڵ ئێمە مایەوە ساڵی 91 ئەمری خۆی کرد. اینجا هەموو جار لەگەڵ کاک موحسن کە بە یەکتر دەگەیشتن بە کاک موحسنی دەگوت ئێمە خەڵکی یەک شوێنین. یعنی مەبەستیشی گوندی دووگرکان بوو، دەیگوت ئەو وەختە خزمەتێکی زۆر گەورەتان کرد، خزمەتێکی گەورەی ئێمەتان کرد. خۆی ئەوانە پەروەردەی کاک ئەحمەدن. کاک ئەحمەد عمری 14-13 ساڵ دەبی کە باوکی وەفات دەکات. ئەوانەش گسکە بووینە کاک موحسین و هۆمەری دزەیی و کاک سعدی و دکتۆر ئەنوەر. کاک ئەحمەد دەوێت کەوێتە پەروەردەکردنی برایەکانی. دەوڵەمەندیش بووە، خاوەنی مولک و ماڵێکی زۆر بوون. حتا پاشە ڕۆژی بە ئەوم برایەکانی دابین نەکرد، خۆی قوربانی دا بە خوێندنەکەی خۆی. یەکێک لەوانە تەرجیحی مامۆستایەکانی کردووە و شیژەکانی خۆی و کوڕەکانی خۆی لەگەڵ منداڵی فەلاحەکان ناردووە. تەنانەت ناوی کوردی لە منداڵەکان ناوە. ئێستا سمکۆ شێرکۆ هەنە دوو برانە خەڵکی لەگورتکانن عمریان گشت نزیکی 80 دەڕوات کاک ئەحمەد ناوی ناون. لە تۆ حیساب کە لە چزەکان ئەو ناوانە هەبووبی. کاک ئەحمەد جێکێک بووە لە دامەزرێنانی حیزبی هیوا. کە من چوومە ئەوڕۆپا ساڵی 61 لەوێ دیسان چەند کەسێکی دزەیی یعنی زۆر چالاک بوون. سعدی دزەیی کە مؤسسینی کۆمەڵی خوندکارانی کوردە، عومەر دزەیی، پاشان ئەنوەر دزەیی. لە گوندەکانی دزەیان لە زۆر گوندەکان مەکتەب کرایتەوە و بە تایبەت لە دوگورتکان ئەو فکری مامی گەورەمان مام ئەحمەد ئاغا بوو کە بە باشی زانی لە دوگورتکان مەکتەب بکرێتەوە هەموو هاوکاریەکی کردن، هاوکاری دامزرانی مەکتەب و هینانی مامۆستا و هەندانی قوتابیان کە هەندانی خانەوادەکانی گوندەکان کەوە مندارەکانیان بنێرنە مەکتەب. ئەو کاتی خەرچی خەرک بۆ ڕای وها بدەن ئەوەی بستە قوتابخانە کافر دەبی نەخینی تا زۆر مهمە نقطەیە. ئەو دا کاک ئەحمەد بڕیاریدایە هەر کەسێک برێ مندارم کافر دەبێتنم سەزای ئەدەم. لەبەر هەندێکە بە مەجبوری هەموو خەرک ناساب کوڕەکانی ڕۆیان مەکتەبەکە ئەستا ئەمە حەفت بەرە کە پێگەیشتینە بە فەزلی وان پێگەیشتینە. کابرایەک ناوی دەور حەسەن بۆ دەور حەسەن پیا خەرجی گوندی بوو، فەقیر بوو، فەلاحەتی نەبوو، جۆ تاری دەکرد، سەپاین دەکرد، دەژیا. مندارەکانی ئیش پێ دەکردن، بەرخەوانی، شەغڵە کێشی ئێشتانە. کاک ئەحمەد ئەو بڕیاردە هەم کوڕدەی بخینی ئەو تەنگاو بوو دەور حەسەن. سوو گریا گوتی کاک ئەحمەد گوتی ئەم دەبرن لە بەرسان. گوتی لۆ دەور حەسەن
يقول بريار ده كورجا هم بخين أمي بتمام خالد علي حان بيانك برخوان زروان شغلة شير اشتكمنوا بياكم أو كاتي خرب بس ليه خوارنيه بيزيادة نبو قوتي كان في دري سندلو بياك وكل مدة دو حرب قلم حرب زوج دو حرب أمدري مزاش قوتي أو أمد دبي بامدار كان بخين باب أحمد حمد أمين بخوي برياري دا كقطاب خانة دوقت كان بكاتوا هر أبا خوشي برياري دا كتكا بنيرتنا قطاب خانة أما عن تساوي يعني كرت خلتش قندكي كتكاني خوان هذا قطاب خانة صاري 1957 كاك أحمد إبراهيم هاد بولندن ومداوم لكرت كاميراشي سينمائي موبي أو وقت أوقات فيديو شوار نبو تا كاميراشي سينمائي 8 مليمتري بوم هنا يصير لو سوا دسم بيكرد با هندي فيلمو لا ما بعد هندي شان ما كراوا فيديو بنداوي دوكان و لندن لقر خاري خشو الدكتور كاميرا مدر خان من صار 1958 شو بلندن أوقاتها الدكتور كاميرا من الرانسي بيسووا مرة من نمديبو هذا لندن وقتها كوماري قطابياني كرد دور بركة سكانة للنبو هذا بوئي ولوي يكتر وانديد و لقر تشان قطابي شتر ناوندي شقا مكان يكتر شقا مكان يندن تسي كردوا شاي هربرشي منيش قرتن وينهم قرتن بكاميرا سينمائي صاري 1963 من شمت ناو شورشي أيلول أو صار لنزيكا وزيات بارزاني من ناس بارزاني همو هولو كوشي دا كشف التحقيق كابو ولا تيكود و بيواندية كلبة همو جهاتي كبتوانين يارمتي جيولة كابدان بارزاني تواني وماويش كم دنجي كورد بينتا جيا سەرەتای شۆڕەشیشدا کاک محسن دەورێکی زۆری هەبوو لە شۆڕەش لە ساڵی 63 وە کاک محسن بوو بە پێشمەرگە و هەر لەسەر ئەو ئەساسەش بوو ئەو کاتە گوندی دووگرکان شوێنی بە یەکترگەیشتنی خەڵکی شۆڕژگێڕ و خەباتکەر بوو دیوانخانەکەیان لە دووگرکان لەو گوندە و هەر لەسەر ئەو ئەساسەش بەعەسە لەو کاتەدا دیوانخانەکەشیان تێکدا چونکە مەڵبەندی خەبات و شۆڕژگێڕی و ئەوانە بووە عائیلەیەکی زۆر تێکوشەر و نیشتیبان پەروەرن ئەم عائیلەیە طبعی بۆ ئێمە ئەسڵەن ئێمە کە باسی کاک محسن دەکەین لە ناو عائیلەی خۆمان ئێمە پێی ناڵێن کاک محسن ئێمە پێی دەڵێن مامە محسن يعني بنسبة ئێمە لە ڕووی لە مەسەلەی عائیلیەوە وابوون کاک محسن باوەڕپێکراوێکی زۆر گەورەی جەنابی بارزانی بوو و لەگەڵ کاک مەسعود سەرۆک بارزانی کاک مەسعود و کاک ئیدریس لەگەڵ ئەوانیش وەکو براوا بوو يعني من دەتوانم بڵێم یەکێک لە نزیکترین بنەماڵە لەگەڵ عائیلەی ئێمە یەک چارە نووسیان هەبوو دوای نسکۆی شۆڕش دوای ئەوە کە چوین بۆ ئێران ئەوانیش لەگەڵ ئێمە هاتنە ئیران ئێمە عائیلیەنیش زۆر تێکەڵێن مثلا من لەگەڵ سەفین کە مثلا بە تەمەن هەندێک نزیکین لە یەکتر طبعا ئەو یەک تۆز لە من گەورەترە ئێمە وەکو هاوڕێ و یعنی ئەوە بووین لەگەڵ یەکتر بە بەردەوام تێکەڵی یەکترمان دەکرد مامە محسن ئێمە پێکەوە ساڵی 77 طبعا بارزانی ڕەحمەت بی پێی گوت کە ماڵی خۆی بباتە لەندەن بباتە لەندەن و لەوێ نیشتەجێ ببن ساڵی 77 ئێمە من و بە ڕەحمەت بی دڵۆڤانی برام هاوڕێی کاک محسن بووین لەگەڵ دایکم
ئێمە پێکەوە هەمومان چوون بۆ لەندەن ئێمە ئەو وەختە بۆ عیلاج و بۆ ئەوە دەچوین بەڵام لەگەڵ کاک محسن چوین بۆ ئەوێ و ئەوە سەرەتا بوو بۆ ئەوەی من بزانم کاک محسن کیەوە دەشمان دیت کە لە دیواخانەی جەنابی بارزانی هەمیشە ئەو یەکێک لەو کەسانە بوو کە بە بەردەوام لای مەلا مستەفا حزوری هەبوو ماوەیەک مەسئولی بەشی دادپەروەری بوو ئیشێ کرد تەمان ساڵەوی سوی و ڕەحمەتی و کاک محسن تەمان و سوودی زۆر بوو مەسەی ئێمە لە مەکتەب سیاسیش قانونی هەبوایە پێمانەوە ڕێی خۆیدا لەسەری و دەوری هەبوو ینی لەو بارەیەوە چونکە ئێمە ناوچەیەکمان بەدەست بوو ئەویش لەو ناوچەیە ئێمەش وەکو ئیدارەیەکمان هەبوو ئیدارەکە بەشی دادپەروەری هەبەشی تەندروستی و بەشی پەروەردەی هەبوو بەشی هەندەسەی هەبوو ینی وەکو ئیدارەی ئەوانە تەبان ئەویش بەشی دەرپەروەری ینی بەڕێوە بردوو جگە لەوەش زۆر لەگەڵ پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق دەوری هەبوو چونکە شخصێکی لەسەر خۆ و مامناوەندی ینی بۆ گفتوگۆ و مفاوەزەوانە زۆر باش بوو لەبەرەوە دەوری زۆر بوو لیژنەی ئاشتی هەبوو لە شەستەکان لیژنەی ئاشتی کاک محسن دزەی و کاک نافز جەلال بوونەوەی شەهید بوو تەبان مەلا مستەفا سێقەی پێیانە بوو منداڵ بووم ناوی کاک محسنمان دەبیست بەڵام ئێستاش لە بیرمە تەمەنم 14 ساڵان بوو لە نەغەدە بووین باوکم لە شۆڕش بوو لەگەڵ کاک محسینە بەیەکەوە بوون من جارێک لەگەڵ باوکم هەبووم بەڕەحمەت بێ کاک محسن ئەو سەردەمە کەسایەتێکی دیاری شۆڕش و پیاوێکی بەهیبەت و قۆز و جلجوان و ڕێکپۆش و بەم جۆرانە و هێمن و دەربڕ یانی تعبیر و تەسەڕوفاتی پیاوێکی زۆر هێمن و کوردەواری خۆمان پێوترێ ئاغر لەگەڵ باوکما دۆست بوون لەوێەوە من بۆ یەکەم جار بیرمە لە نەغەدا لە نزیکەوە بە خزمەتی گەیشتم جگە لێ هاتووی خۆی و ناسیاوی کە خەریجی کوردی حقوق بووە لەو زمانەدا کە زۆر کەم بوون ئەوانی زانکۆیان تەواو دەکرد ئەو هەرزوو توانی ئەو قۆناغە تەواو بکاتن و دەوری خۆی بینیتن لەناو کۆمەلگادا لەناو سیاسەتدا و چەندین جار وەزیر بووە 2 جار وەزیر بووە سەفیر بووە نوێنەری سەرۆک بارزانی بووە لەگەڵ جەنابی کاک مەسعوودە هەمیشە ئەو پەیوەندیە بەردەوام بووە و نوێنەراتی ئەویشی کردووە ئەوەی کە من کاک محسن مناسیوە یعنی پیاوی وا ڕاستگۆ و خۆڕاگر و عەقیدە و بیر و باوەڕ دەگمەنە بە تایبەتی ئەو سەردەمە I first met Kak Mohsin Dizay exactly یەکەم جار کاک محسین دزەیم 51 ساڵ لەمەوە بەربینی کاریگەریەکی زۆری لەسرم دروست کرد کەسێکی بەڕێز بوو لەسەر خۆ دەدوا و زۆریش سەرنجڕاکێش بوو من ڕۆژنامەنووسێکی گەنج بووم کە تازە دەستم لە کارەکەم هەڵگرتە بوو لە ئاژانسی هەواڵی نێودەوڵەتی ڕۆیتەرس لە یەکەم ئەرکدا بووم و کوردستان و ڕاپەڕینەکەی عێراقم هەڵبژاردە بوو بە فڕۆکە چوون بۆ تاران لەوێ ڕێک کەوتە بووم لە گەڵ موحسین کۆ ببمەوە بۆ ئەوەی بتوانێت بە لاندرۆڤەرە کۆنەکەی بمبات بۆ کوردستان منیش ئەوم زۆر باشتر ناسی بە تەواوی باسی ئەو ڕووداوانەی کوردستانی بۆ کردم دیار بوو کورد لە ڕووی چەکەوە زۆر بێهێزە تەنانەت لەو شەڕەدا بەرامبەر ئەو دێوەزمێ تووشی شکست دەبێت بەڵام کاک موحسین دڵنیای کردمەوە کە کورد سەر دەکەوێت But Kak Mohsin assured me that the Kurds would succeed. خانۆکە ئێمە یانسووتان 1963 باب مام محسن بوونە پێشمەرگە هاتە خانەکە ئێمەیان سووتاند کەم چەند کەلوپەلی تێدا بوو زۆر یادگاری و بیرۆریەکمان ناودا بەجێما بوو وەچی کە کتێبەکان و ڕەسمەکان ئەوانە هەموو سووتان زۆر کاریگەری لەسەر ئێمە کرد
جاری یەکەم بەیانەکەمان بەس ماری کاک ئەحمەدی و ئاسارەکانی مار و حاری واندی و خانە هیچیان هێشت ئەوە هیچ بەر ئەوانت کە مانیەوەمە لە سار 63 بەلم ساری 87 پێش و خانەکان بڕوخێن و قوتابخانەکان تەقاندەوە لە دوورتن خانی تایبەتی مامۆستا وەختۆی کاک ئەحمەد ساری 55 خانی تایبەت و مامۆستاکس ئەو کاتی هات چۆنە مامۆستا بچی بێتەوە قەسەرکی مقەپەت کرا و مامۆستا لەوێ ئیقامەیان دەکرد مەکتەبەکەشمان هەموو وەکو مەکتەبی شاری بە ئەو کات لە 55 وە ئەوشان فەزلی وان بوو ئەوانەی جاز بوون هەموو هاتن حکومەت هات حکومەت گوتەوە ئەحمەد عەزیزە ئەوە حکومەتە دەوای حکومەتە چکە دەکا تەماشا ئەو حەوشە و عەسالی ماڵی کاکە عەلی و عەمووی حەمیان سووتان قاسەکی هەبوو قاسەکەشیان برد قاسە بردیان و بابم دەگریا بابم لە مانجی 1963 مدیری ئەمن لە هەولێر خوارێ خۆش و عەبدولستار شکر بوو ئەو خەبەری بۆ ناردەم گوتی ئەمری قەبزی دەرچووە شەو دێن دەدگرن من لەبەرەوە دەرچووم ئەو ڕۆژە دەرچووم و چووم بۆ کۆیە بۆ ناوچەڕۆژ و هەروەها کاک ئەحمەدی بەرام ئەوش دەرچوو ئەوش ئەمر قەبزی لە دەرچوو بوو ئەوش دەرچوو بنکەشی پێشوەرکە بوو لە شاخی قەرەچوو چوو ئەوێ دوای ئەوەی کە زانیان ئێمە چوون جاشەکان و باچەکان چوونە سەر دوورتەکان ماڕ دوێخانەی ئێمە سووتان و تاڕانیان کرد دایکم نەجیبە خان ئامۆزایی بابمە و زۆر زەحمەتی کێشایە لەگەرمە کە بابم پێشمەرگە بوو ئەو سەرپەرشتیمەی دەکرد و کە بام پەیوەندی بە شۆڕش کرد ساری 63 لۆ سبەینێ حرس قەومی هاتن داکم و داپیرم و خوشکەکی گچکەم هەبوو حەبسیان کردن لە زیندان بوون و چەند جارێک بردنیانە زیندان و دان وەک وارمتە دانویست بام بگەڕێتەوە بەس کە زانیان ئەمەل نییە کە بام بگەڕێتەوە پەیوەندی بە حکومەت بکاتەوە وەختی وازیان لێهێنن دەگورتەکان چەند جارێک سوتاوە حکومەت سوتاندوێتی شەڕی شەستەکان و حەفتەکان ئەرشیفەکە نەماوە تەنانەت هونەرمەندی گەورەی شێوەکاری هەولێری جوو دانیێل قەساب پۆرترێتێکی کاک ئەحمەدی کردبوو لە چلەکان باسییان دەکەن هەتیان گوت ئەو پۆرترێتە ون بووە ئەو پۆرترێتێ ون بووە کەچی 2 ساڵ بە لە ئێستا کاگوریا لە کۆنە سندوقێکی ماڕی خۆیان دۆزیەوە بۆیە ئەوانە نەپەرژاونەتە سەرەوەی چکۆ گوندەکەیان سوتاوە و خۆشە دائیمەن لە تیا بووینە بۆیە ناتوانن ئەرشیفێکی گەورە کۆ بکەنەوە دەنا کاک موحسین دەجێڕێتەوە دەڵێ گۆڤاری گەلاوێش بڵاوکراوە کوردیەکان هەمووی بە شەدە داهاتە دووگورتکان تەنانەت مابارەز مام دەلال خۆم جۆم لە گوزار لە مەجلیسێک گوتی لەگەڵ کاک ئەحمەد مەطبعەیەکمان برد چاپخانەیەک لەو دووگورتکانە شاردمانەوە In all snow-covered and all very dramatic. بە ئۆتۆمبیل بەناوچەوە بەرزەکاندا ڕۆیشتین هەمووی بە بەفردا پۆشرا بوو زۆر سەرنجڕاکێش بوو بینینی یەکەم دیمەنی نیشتیمانی کورد هەناسەی لێبڕیم ئەوەندە جوان بوو ئەو یادگاریەی پێدام زەرفی نامەیەک بوو کە پولی کوردی لەسەر بوو ئەو گوتی ئەمە ئەوە دەردەخات کە کورد دەتوانێت کاروباری خۆی و تەنانەت پەیوەندیە پۆستەیەکانیشی لە دەوڵەتێکی ئۆتۆنۆمیدا بەڕێوە بەرێ ڕاستیەکەی زۆر سەرسام بووم ئەو تازە لە بەغداوە هاتبوو و دەگەڕایەوە بۆ ئەوەی پەیوەندی بە هاوڕێدێرینەکەیەوە بکە جەنرال بارزانی لە چیاکان بەجێم هێشت و ئەویش منی دابەزاند چەند ڕۆژێک دواتر دیسان بینیمەوە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ جەنرال بارزانی لە ناوچەی حاجی ئۆمەران
چوومە ژوورەوە و محسین لەوێ بوو بە گەرمی زەردەخەنەی بۆ کردم. جەنرال بارزانی لەسەر بەرزایی یەک دانیشتە بوو لەسەر کورسیەکی گەورە و سەرڕاکێش وەکو سەرکردەی بەهێزی کورد دەردەکەوت. زۆر باسی کەرکووکمان کرد. ئەو گوتی نەوت هەم نیعمەتە و هەم نەفرەت. نەفرەت و نیعمەتێک بوو. ئەگەر کورد نەوتی نەبوایە ئەوە ساڵانێکی زۆر بوو ئۆتۆنۆمیمان دەبوو. دیسان یەکمان بینی. ئەم جارە لە کۆتایی ماوەیمانەوەم لە کوردستان. ئەوە کاتی نسکۆ بوو. ڕۆیشتم بۆ ئەوەی جەنرال بارزانی لە ماڵەکەی خۆی ببینم. کاک موحسین دیسان لەوێ بوو. بارزانی زۆر هێمن بوو بەڵام بەڕوونی لە دۆخێکی زۆر خەمباردا بوو. ئەوە گوتی کاتێکی زۆر خراپ چاوەڕێی کورد دەکات. ئەو زۆر ڕاستی گوت. بە جۆرێک لە جۆرەکان دیدارێکی تراژیدی بوو چونکە کورد لەلایەن هاوپەیمانیە ئێرانیەکان و ئەمریکیەکانەوە ناپاچیان لێکرا. 1972 باڵیۆزی عێراق بوو هاتە پراگ لەوێ طبعا ئێمەیش وەکو خوێندکاری کورد و ئەو بەڕاستی دەورێکی کۆمەڵای خوێندکارانی کورد هەبوو لە وەختە. منم چەند برادری تر عزیزی شێخ ڕەزا ڕەحمەت لێبێ عەبدولخالق معروف ڕەحمەت لێبێ داروان و شاخەوان و ئەوانەی کە لەوێ بوون خەڵکی تریش بوو بە زۆر ناوەکان ناتوان بڵێم هات یعنی ئێمەی لەوێ نەشاتاتمان هەبوو نەشاتاتێکی باشمان هەبوو بەڵام بەڕاستی مەحدود بوو هەتا ئەو هاتە وێرە ئیتر ماڵی ئەومان بۆ وەکو مەخەڕ یعنی دائیمەن ئێمەی بانگ دەکرد بۆ ڕەسەپشن و ئاهەنگەکانی سەفارەت مەسئولینی گەورە گەورە داوەت دەکرا ئێمە کە نەوروزمان دەکرد ئەویش دەوری تێدا هەبوو یارمەتی ئێمەی دەکرد و ماڵی خۆی کرد بە بارەگای ئێمە هی حزب و هی کۆمەڵەی خوێندکارانی کورد. دوای ساڵی 76 کە جەنابی بارزانی نەخۆش دەکەوێ یەکێک لەوانەی کە هاوڕێیەتی جەنابی بارزانی دەکا بۆ ئەمریکا کاک موحسن بووە. مامە موحسن لە ئەمریکا لە خزمەت بارزانی بووە چێشتی بۆ لێناوە قسەی لەگە وەکو هاوڕەیەک لەگەڵی دانیشتووە قسەی لەگەڵ کردووە و ئەو وەفاداریەیش هەرما حتا ئێستاش. من لە بیرمە ساڵی 1970 کە کاک ئیدریس ئەمری خۆی کرد ئەو لە لەندەن بوو بە پەلە هاتەوە و نزیکەی 4-5 مانگ بەس لە ماڵ لەگەڵ ئێمە بوو بۆ ئەوەی دڵنەوەی ئێمە بداتەوە. یەکێک بوو لەو مرۆڤە جوانە کارا و کاریگەرانەی سەردەمێکی زۆر سەخت سەردەمانێک کە دیپلۆماتی کورد پیاوی دەوڵەتمەدار زۆر بەدەگمەن هەبوو بێ یەکێ لەوانە ئەم کاک موحسین دزەیە بووە هەڵبەتە ڕۆڵی لە بەرچاو و دیاری لە شۆڕشی ئەیلول لە لای جەنابی مەلا مستەفا و سەرکردایەتی سیاسی کوردی ئەو وەختە دیار و کاریگەر بووە. لە ڕووی دیبلۆماسیەتیشەوە من دەتوانم بڵێم کاک موحسین شەخسیەتێکی کۆکردنەوە بوو یعنی کابرایەکە دەتوانێت نقاطی مشترک پەیدا بکات و هێزە ناکۆکەکان لە یەکتر نزیک بکاتەوە. من ئەو دەورەم یعنی ئەوەم لە کاک موحسین دیوە ماوەیەک سەفیر بووە سەفیری طبعا بارزانی خۆی هەڵی بژاردووە وەکو سەفیر لە ساڵەکانی 70 سەفیر بووە و دەوری دیبلۆماسی خۆی بۆ شۆڕش و بۆ جەنابی بارزانی زۆر بە باشی گەڕاوە. Irak devletinin bir dönem Prag Büyükelçiliğine. محسین دزەیی ماوەیەک باڵوێزی دەوڵەتی عێراق بوو لە پراگ و هەروەها لە کەنەدا. بێگومان ئەو کەسێک نییە کە دەرچووی فێرگەیەکی دیبلۆماسی بێت و لەم بوارەدا خوێندە بێتی. ئەو ڕەسەنایەتی هەیە لە خواوە. تایبەتمەندیەکی ناسکی هەیە. قسەیەک هەیە کە دەڵێت هەندێک مرۆڤ دەکەونە بن کاریگەری پۆستەکانیان. هەندێک مرۆڤیش گەورەی بە پۆستەکانی خۆیان دەبەخشن.
sıfatlarından etkilenirler. Bazı insanlar da o sıfatı محسین دزەیش کەسێکە هەر پۆستێکی هەبێت گەورەی بۆ پۆستە دەبەخشێت لەو کەسانە نییە پۆستەکەی لە خۆی گەورەتر بێت پۆست لەگەڵ ئەودا گەورە دەبێت ئەوەی باڵوێز بوو محسین دزەیی بوو نەک پۆستەکە ئەوی کردبێت بە باڵوێز Muhsin Bey'di herhalde. Büyükelçi olduğu için böyle olmadı yani onu demek istiyorum. ما وفدي حكومة العراق دسي بقفتو كر وفدي كان نار ولا إما لسر كردايتي بعث نامي شي أحمد حسن بكري هنا بو ملا مصطفى بودس فكردني راسته خوي شورش يعني قفتو لبين ما أنا وشن شبك لنا بردان پاژەوە گەڕانەوە بەغا کە گەڕانەوە ئێمەش قەرار بوو ئێمەش وەفدێ دروست کەین و بچین بۆ ئەوێ گفتوگۆ بەردەوام بێیانی بە بریاری مەکتەب سیاسی و سەرکردایەتی حیزب بۆ بریاری مەلا مستەفا ئەو وەفدە دروستکرا لە 7 کەس یەکێ لەو 7 کەسە کاک مەحسین بوو لەگەڵمان نامەیەک بۆ من هات لە ئیدریسەوە رحمەتی بە تەکلیفی بارزانی نەمر دەڵێ ئەوە لە هەفتەی 4 گەیشتە دەستم ئەو وەختەی کە حکوومەتی هێرشتی دەبردە سەر کوردستان دیسان و تەکلیفی من دەکەن دەڵێن ئەوە کاک محسن دزەیی و کاک سامی دێنە ئەوروپا و دەرەوە بۆ نەشاتێکی دیبلۆماسی هەرچی پێویستە یارمەتیان بدەن و هەرچی دەزانیش پێیان بڵێ کە پەیوەندیەکان لەگەڵ کێ بکەن کێ هەیە و یعنی تەرتیبی ئەو شتانە بکەن و بەڕاستیش کە هاتن ئەو دەورە گەورەیان دیت و هەتا بڵێن دکتۆر ئەنوەر دزەییش کە بەزێجان لە مالی بووین ئەویش زۆر لەو هاری کار بوو لەو تشتەوی چ پەیوەندیەک هەبوو لە ئەڵمانیا جەولەیەکی گەورەمان کرد لەگەڵ مەسئولین لەگەڵ خەڵک لەگەڵ شوێنی تر یعنی هیچ تەئسیرێکی باشی هەبوو ئەو جەولەیە بەڵام لەوە تەواو نەبوو ئەوەن جەولەیەکی ئەوڕۆپی و هەتا ئەمریکاش چوون. Why did you come to Holland? I said this is the present war is the biggest war in the world now, which is going in Kurdistan. But the Iraqi government, they want to keep it secret and don't announce anything about it. So we come to some European countries and United States to make it clear for the public opinion and to appeal to the people of Holland and the government of Holland to come to our help. ساڵی 89 نوێنەری جەنابی کاک مەسعود بوو بۆ کۆنفرانس نێونەتەوەی لە پاریس مانجی 1989 بوو ئەویش بوو لەگەڵ مام جەلال و دکتۆر مەحموود و کاک سامی ڕەحمەتی و زۆری ئەوانی تر و ئەم کۆنفرانسە اعتبار دەکرێتن کۆنفرانسێکی هەرە گرنگ بۆ مەسەلەی کورد لەلایەن حکوومەتی فەرەنساوە ڕێکخرا بوو و پەیامێک بوو بۆ هەموو دنیا کە پشتگیری نێودەوڵەتی لە بۆ مەسەلەی کوردی بەردەوامە و هەیە بە تایبەتی دوای ئەنفال و چیمیابارانی حەلەبجە بوو و ئەو دەوری لەوێندەر وەکو وەفدی کوردی هەمومان پێکەوە بووین زۆر دیار بوو. محسینم بینیەوە ئەوەش لە ڕاژان بوو بەرەو کۆتاییەکانی ئەنفال بوو سەرڕای ئەوەی کە شەڕی نێوان عێراق و ئێران بە فەرمی لە کۆتایی ئابی 1970دا کۆتایی هات عێراقیەکان بەردەوام بوون لە بۆردومانکردنی گوندەکانی کورد بە گازی ژەهراوی زۆر تراژیدی بوو کاتێک کاک محسینم لە ڕاژان بینی تکای لێکردم هەر کارێکم لە دەست دێ بۆیان بکەم بۆ ئەوەی یارمەتیان بدەم من بە تەنیا بووم بەڵام بڕیارمدا هەوڵ بدەم چوومە ناو شێوەکان بۆ کۆکردنەوەی بەڵگەی پزیشکی دادوەری کە کورد لەلایەن عێراقیەکانەوە گازیان لێدراوە عێراقیەکان ئەوەیان ڕەت دەکردەوە هەموو باڵێۆزخانەکانیان دەیانگوت ئەوە ڕاست نییە ئێمە ئەو کارەمان نەکردووە لە ڕۆژنامەی نێودەوڵەتی هێراڵد ترێبوون ڕاگەنراوێکی گەورەیان بڵاو کردبووە بۆ ئەوەی ئەوە بڵێن ئەو بەڵگانەی دەستم کەوتن لە کۆتاییە سەلماندیان کە سەدام حوسێن درۆزنێکی شەڕەنجێز بووە بەڵگەکان کاریگەریەکی زۆریان هەبوو
چونکە حکوومەتەکانی ڕۆژئاوایان ناچار کرد بۆ چوونیان بەرامبەر کورد بگۆڕن. هەرچەندە بە شێوەیەک لە شێوەکانیش زۆر درەنگ نەبوو، بەڵام سەرەتای گۆڕینی هەڵسوکەوت بوو بەرامبەر سەدام. کاک موحسین منی خستە سەر ئەو ڕێچکەیە بۆ ئەوەی ئەو کارە بکەم. زیاتر ئەو کتێبانەی کە یادگاری ناسیاوەکانوان خەڵکتر دەرەچوون چ لە بابەت شۆڕشی کورد چ ئینی مێژووی تاریخی ئەو شانەمە خوێندنەوە و هەروە کتێبی ئەدەبی بە تایبەتی دیوانی شێعرەکان. خۆم ساڵی 1953 کە ئەو وەختە قوتابی بووم لە کۆلێژی یاسا، دیوانی شعری سافی ئەوم چاپ کرد لەسەر ئەرچی خۆم مڵاو کردەوە. هەژار من زۆر دەخوێندەوە، چەند دیوانێکی بەیەکەوە ژیانی پێشنەگاتیوان کردەوە بەیەکەوە و دڕاسێژ بوون لە کاتی پەناهەندەیی ئاوارەیی. قسە خۆش و زۆر نوکتەچی بوو، نوکتەی و ئینسانێکی زۆر سادە و وەسیت بوو، زۆر حەزی لە خۆ پیشاندان و ئای لە منی سەرڕەشی تاریێ تەردەکانەکە سەری قەرەچوو غاڕەنجین کەندوو لەندەی ناوەکانەکەی چارداغی لە سەگومەتەکەی شێخ عوسمانی کە گوندەکانی کوردستان وێران کرا و خاپوور کرا، شاڵاوی بەعس لەگەر چەند تۆڵە کوردێک چوون گوندەکانیان هەموو ڕووخاند و وێرانیان کردو. چەند ڕۆژێک پێش گوندی دوگوتکان بڕۆخێ ئەمە چوینە سەر مەزاری بابم، لەوێ خەڵکی ئاوایی هەموو خۆیان تێکنابوو دانیشتبوون چاوەڕێ پاسیان دەکرد، هەمووی چاو بە گریان کە چاویان بە ئێمە کە دەستیان بە شین و گریان کرد هاتن سەر گردی دانیشتن لەگەر ئێمە وتیان وا مانزانین کە ئێستا کاک ئەحمەدمان لێ مردووە. کوریکە بوومە حەدی ساڵە کوژەکەدە ناسیێ کوریکە بوومە حەدی ساڵە کوژەکەدە ناسیێ وشی مازە گومە دەبیدادی وەزاگەز بە بابرێ خۆمدا شێرا کوچە برباسی. وەختی کە ئەمە گچکە بووین بام لێمان دوور بوو، جار بەجار کە دەبووە مفاوزات دەهاتەوە شەرمان دەکرد کە بیبینین، چکە لێمان غەریب بوو کەم دیت بوومان. ئەو شێوە پەروەردەکرابوون کە بام لە بۆ قەزیەکی عادل ئەمەی بەجێهێشتیە و هەوڵ دەداتن لە بۆ ڕۆژێکی خۆشتر لە بۆ کوردستان. ئەمە ڕازی دەبوون بە وەزعی کە تێدا بوون و سەرپەرشتی داکم و داپیرم و خارم لە بۆمە تەحویزی وەی دەکردەوە کە بام لێمان دوور بوو. من شەڕەفی ئەوم پێ بڕا کار سێ بەشەکەی سەربردەی ژیانی تەرجەمەی کوردی بکەم. اینجا لەوێ زانیم ئەو سێ بەشەکە نزیکە 1000 قسوور لاپەڕە دەبێ، یەک وشەی زبری تێرا نییە. خۆ دەزانین زوڵان وەرزگاری خوازی کورد بۆ هەموو ئیچقاقات و براکوژی و ماڵوێرانێدا چوە کاک موحسین تەنها زمانی گوڵی بەکارهێناوە، زمانی گولەی بەکار نەهێناوە. مامۆ موحسین بیرەوەریەکانی خۆی نووسیوە و بە تایبەتی ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە ژیانی ڕەحمەت بارزانی مەلا مستەفای بارزانی، چونکە کاک موحسین لە نزیکی بووە و لەگەڵی بووە. من پێم ئەو بیرەوەریانە دەتوانێت ببێتە سەرچاوەیەکی ئەساسی بۆ ئەوەی خەڵک بزانن ڕۆژانی ئەخیر مەلا مستەفا وەزعی چۆن بۆ بە چ شێوەیەک بووە. لەو کتێبەدا هەمووی نووسراوە.
Ben Turgut Özal'ın شەڕی ئەمریکا لە عێراق هات بۆ پێش ساڵی 1991 لەسەر داخوازی تورگوت ئۆزاڵ دەبوو خۆم بگەێنم بە سەرکردەکانی کوردی عێراق و لەگەڵ یاندا کۆ ببمەوە بۆ ئەم مەبەستە چوون بۆ لەندەن لەوێ جەلال تاڵەبانی بینی و بیرم خستەوە کە لە بەیروت ساڵی 1973 یەکترمان بینیوە ئەویش بیری کەوتەوە گوتی وایە İki kişi daha var. İki kişiden biri onun biri bacanağı şu anda Irak Cumhurbaşkanı olan. لەو دیدارەماندا لە ساڵی 1991 لە لەندەن دوو کەسی دیکەش ئامادە بوون Muhsin Dizai diye tanıttı. یەکێکیان دکتۆر لەتیف ڕەشید بوو کە ئێستا سەرۆکۆماری عێراقە ئەوی دیکەیان موحسین دزایی بوو تاڵەبانی گوتی ئەم دیدارە بۆ ئێمە گرنگ بوو بۆ بەرەی کوردستانی تاڵەبانی باسی بەرەی کوردستانی بۆ کردم و گوتی ئێمە لە بەرەی کوردستانی من نوێنەری یەکەتی نیشتیمانی کوردستان بوو مەسعود بارزانیش نوێنەری پارتی دیموکراتی کوردستانە بەڵام گوتی بارزانی ئێستا لە چیاکانی کوردستانی ئێرانە و لە عێراق شەڕە تاڵەبانی هەروەها گوتی کاتێک کاک مەسعود لە چیاکانی کوردستانە و ناتوانێت خۆی ئامادە بێت کەسێک هەیە کە زۆر جێگەی متمانی بارزانیە و زۆریش معتەبەرە ئەویش بەڕێز موحسین دزەیە و ئێستا لە لەندەن دەژی تاڵەبانی گوتی بەڕێز موحسین دزەیی تایبەتمەندیەکی گرنگی هەیە ئەویش کەسێکە تاوەکو دوا هەناسەی مەلا مستەفا بارزانی لەگەڵیدا بووە Melle Mustafa Barzani son nefesini verirken başucunda olan kişidir dedi. یەکێک لەو کەسانە بوو کە سەرەتا کە عێلاقەی ئێمە لەگەڵ تورکیا دەستی پێکرد کاک موحسن ڕۆڵێکی سەرەکی بینی لەو عێلاقەیە لەگەڵ تورکیا من لە خزمەت مامە موحسن هەردووکمان لە ساڵی 91 بوو یان 92 پێکەوە سەردانی تورکیامان کرد و چوینە لای بەڕەحمەت بی تورگوت ئوزال کە چوینە لای تورگوت ئوزال ئێمە هەردووکمان پێکەوە بووین کاک موحسن لەگەڵ من هات من ئەو وەختە زۆر گەنج بووم کاک موحسن وەکو ڕێگەی پیشان دەدام نەسیحەتی دەکردم کە چۆن لەگەڵ ئوزال قسە بکەم کۆبوونەوەیەکی زۆر باشمان لەگەڵ ئوزال هەبوو کە دەریش چوین ئوزال بە هەردووکمانی گوتی بە کاک مەسعود بڵێن من نەقشەبەندیم ئەویش نەقشەبەندیە من ئەو وەختە طبعا لە بیرمە چونکە منیش هەتا حەدێک لە ناو ئیشەکان بووم کاک موحسن لە دروستکردنەوەی پەیوەندی دیبلۆماسی وەک مەسەلەن تورکیا بەردی بناغەکەی ئەو وەختە کاک موحسن لەگەڵ داینا یعنی بۆ ئەو عێلاقەیە دوای ئەوە من چوومە تورکیا بە نوێنەراتی جەنابی سەرۆک بارزانی و عێلاقەکە دەست پێکرا بەڵام لەگەڵ وڵاتانی عەرەبیش هەروە بوو کاک موحسن بوو ئەوەی کە دەوری ئەساسی دەست پێکردنی عملیەکە لەگەڵ وڵاتانی وەکو سعودیە مەسەلەن وڵاتانی تری کەنداو یعنی کاک موحسن ئەوەی کە فێر ببوو لە ڕۆی دیبلۆماسیەت و ماوەیەکیش سەفیر بوو ئەوەی هەموو بەکار دەهێنا لە بۆ خزمەتکردنی کوردستان بۆ خزمەتکردنی بەرەی کوردستانی و بۆ خزمەتکردنی پارتی مەسەلەن لە هەر شوێنێک جەنابی سەرۆک بارزانی ئەگەر ئەو نەیتوانی با بچی لە زۆر لەو بۆنە نێودەوڵەتیانە کاک موحسن نوێنەرایەتی جەنابی سەرۆک بارزانی دەکرد پێویستی کردووی لە دیبلۆماسیە وەکو ئینسانێکی دیبلۆماسی سەرکەوتوو بەشداری کردووە لە کۆبوونەوەکانی پاریس و لەندەن و لە ئەنقەرە زمانی ئۆزال کە وەرچەخانێکی گەورە بوو لە پەیوەندی نێوان تورکیا زمانی ئۆزال و کووردا هەم ڕوانشاد سەرۆک مامزرا سەرۆک کاک مەسعود و هەندێک جاریش کاک موحسین بەشداری دەکرد و لە هەندێک دیتندا لەگەڵ ئۆزال و لەگەڵ دێمیرێل بەشدار بوو و ئەو قۆناغا لە پەیوەندی تورکیای ئەو زمانی و کووردا زۆر بەرەو پێشەوە چوو دەوری کاک موحسینیش ناکرێتن ئاماژەی پێ نەکرێت زۆربەی سەرکردەکانی کورد عێلاقەیان هەبوو لەگەڵ کاک موحسینە و کاک موحسین بەشداری کۆبوونەوە و چارەکیەکانی هەم کوردەواری هەم عێراقیشیە کرد موحسین دیزایە موحسین دزەیی بۆ کاروباری کورد بەگشتی و بە تایبەتی کوردی عێراق بۆ دەستپێکردنی پەیوەندی و دروستکردنی سیستەمێک بۆ ئەو پەیوەندیە لەگەڵ تورکیا هاوڕێ لەگەڵ تاڵەبانی کەسێکە قردێلەی کردنەوەی ئەم بابەتیان بڕیوە موحسین دزەیی فێربوون یا وەکو مامۆستا و پێشەنگ دەتوانم باسی بکەم کە
لە ئەلفوبێی کوردایەتی و سیاست و دیبلۆماسی زۆرتی لێ فێربووینەوە. پیشەی دیبلۆماسی ئەوەی کە بە مەسلەکی فێری دەبی لە هەنگاو بە هەنگاو تا دەگەیە قیمەی دیبلۆماسیەت کە باڵوێزە یا جاروێ وەزیری دەرەوەیە پش و درێژبی و زیاتر گوێگربی و وەکوتەنی بەرپێستانەوە ئەگەر شتەکەوی بەدڵیشت نەبیە لە بەرژەوەندیش نەبی. من ئەو ساڵانەی کە لە تورکیا لە 92 تا 2003 وەکو نوێنەری پارتی ئیشم کرد لە بارودۆخەکی زۆر سەختدا بوو، بەڵام لەگەر ئەوەش لەگە جانب یاخود لایەنی بەرامبەر کە وەزارەتی دەرەوەی تورکیا بوو زۆر جار گفتوگۆی توندمان دەکرد، بەڵام یەکێک لەو بەشایەدی خودی جەنگی چاندار کە ڕۆژنامەنووسێکی دیاری تورکیا و ئێستا ئەندامی پارلەمانە باسیەوەی دەکرد کە زۆر جار باسی هێمنی و لەسەرخۆیی و پش و درێژی منیان دەکرد کە دەچوومە خارجێ لەسەر بابەتێکی هەستیار قسە دەکرا. جا ئەوە یەکێک لەو سیفاتانەیە بەڕاستی کە هەم وەکو دیبلۆماتکارێک کە خۆی سەفیر بوو و وەزیریش بووە لێی فێر بوومە و هێمنی پاراستن یاخود هێوربوون و لەسەرخۆبوون. Erbil'de beraberdik. Kendisini ziyarete gittim evinde. Yaşını sordum, güldü. لە هەولێر پێکەوە بوون. سەردانیم کرد و چوومە ماڵەوە بۆ لای. پرسیاری تەمەنم لێی کرد و پێکەنی. گوتی 2 مانگی دیکە دەبم بە 93 ساڵ. گوتم ماشەڵڵا، براڤۆ. ئێستا هەرچەندە باستۆنی بەدەستەوەیە، بەڵام هیوادارم یەزدانی دلۆڤان ئەم تەمەنە بە ئێمەش ببەخشێت. تەمەنێک بەم ژیریەوە دیوەخانی هەیە و ڕۆژانی هەینی بە سەتان کەس سەردانی بەڕێز موحسین دزەیی دەکەن. منیش چەند هەفتە لەمەوە بەرکاتێک سرم لێیدا گەشی دیوەخانەکەم بینی و ئەوەی شمزانی کە بەم نزیکانە تەمەنی دەبێ بە 93 ساڵ. 2 hafta önce 93 yaşına gireceğini öğrendim. فنروح إلى المضيف ومضيف بالدزي، وهناك أيضا من خلال أستاذ محسن تعرفنا على العائلة الأوسع يعني، وعرفنا أنه حقيقة أنه هو أيضا جاي من الثقافة الكردية الأربيلية اللي مو فقط تؤمن بالتعايش لكن تعيشها في من خلال مبادلة الزيارات في إن كانت مناسبات مفرحة أو إن كانت مناسبات محزنة. وأيضا هو مثال حي لما يؤمن به المجتمع الكردي. يقينا يعني تواصلنا مع كل الناس في أربيل يعود لعقود طويلة، لقرون طويلة، لكن دائما من نشوف مثل هذه الشخصيات تثبت وتؤكد على هذا التعايش، وهو أسلوب حياتها أيضا في التواصل مع الآخرين. هذا واحد من الأسباب اللي أيضا تشجع المسيحيين على البقاء، لأنه تعرف كل الزين أن المسيحيين في العراق في العقود ال5 الأخيرة وخاصة بعد 2003 تعرضنا لكثير. وواحدة من الأمور والأسئلة دائما اللي يسألها كل مسيحي: هل أنا مرغوب في هذا البلد؟ فمن يأتي جواب حياتي قول وفعل من شخص مثل الأستاذ محسن دزي، واللي أيضا يمثل وجهة نظر المجتمع أنه لا، أنه أنتم إخوتنا وأخواتنا، مصيرنا مشترك، تعايشنا لقرون طويلة، فنعم أنتم مرغوبون. هەموو کاتێک کاک محسن وەکو کابرایکی بەڕاستی هادی و لەسەر خۆ و حەزی بە دۆستایەتی هەموو تەڕێگە کرد. ئەو ئینتیباعی یابوو بە زۆربەی قیادە سیاسیەکان، و منیش خۆشم کە زۆر شتا هاتە پێشەوە مشاوەرەم لەگەڵە کرد بۆ کاروبارمان. یەکێکە لە شەخسیە گەورەکانی کوردستان و یەکێکە لە پیاوە خەباتکارەکانی کوردستان. ئێمە وەکو بنەماڵە زۆر تێک هەڵین، یعنی
سەراحەتتر بڵێم ئێمە ئەو عائیلەیە لە خۆمان بە گیا نابینین، چونکە ئەگەر سەیری ڕابردوو خەبات و تێکۆشان و خۆراگیری ئەم عائیلەیە بکرێتن و بە تایبەتی شخصی کاک محسن و منداڵەکانی کاک محسن بە تایبەتی یعنی ئەو کاتێک کە کاک محسن ڕۆژ بۆ لای مەلا مستەفا مەسیری منداڵەکانی معلوم نەبوو چی بەسەردێ، بەڵام لە جیاتی ئەوەی لەگەڵ منداڵەکانی بمێنێتەوە اختیاری ئەوەی کرد لە خزمەت بارزانی بی و بەنسبەت ئێمە کاک محسن مامێکی گەورەی ئێمەیە، یعنی ئەوە نییە شخصیەتێکی سیاسیە خەڵکی هەولێرە، بەڵام بەنسبەت ئێمە بەڕاستی ئێمە سەیری کاک محسن دەکەین وەکو مامی خۆمان، وەکو گوێڕایەڵین بۆ نەسیحەتەکانی بۆ قسەکانی کە شتێک بە ئێمە دەڵێ ئێمە بە واجب دەزانین یعنی جێبەجێ بکەین، ئێمە ئەوها سەیری کاک محسن دەکەین. Zaten Muhsin Bey'i tanıyan herkes bilir. هەموو ئەو کەسانی بەڕێز موحسین دزەیی دەناسن دەزانن هەموو کاتێک و ئێستاش چونکە بەر لە ماوەیەکی کەم سەردانیم کرد لە ماڵی خۆی لە شاری هەولێر. ئەو کەسێک کە کاتێک دەیبینیت یەکسەر ڕێز دروست دەبێت، متمانە دروست دەبێت، مرۆڤێکی وەهایە. موحسین دزەیی ئامادە بێت بێ ئەوەی کەسیش بیناسێت مرۆڤێکە ڕێزی لێ دەگیرێت. کاک محسن ئەو کەسانە بووە کە جێگەی باوەری تەواوی بارزانی نەمر بووە، یعنی ئەو حەقیقەتە من دەزانم و هەمیشە کە دەهات بارزانی دەدیت لەو فترەیە کە من ناسیومە بە شوەیەکی نهێنی بارزانی دەدیت زۆر جار بەتەنێ و بەتەکید جەنابی بارزانی تەکلیفی ئیشی لێ دەکرد و کاک محسن هەڵگری زۆر نهێنیە لەو عێلاقاتە ڕوحیەی کە لەگەڵ بارزانی هەبوو. یەک لە خصوصیاتی بارزانی نەمر ئەوە بوو، دائیمەن ئەمری دەکرد کوردێکی باش بە، چاکەشت پێ نەکرێتن خراپە نەکە لەگەڵ کورد لەگەڵ ملەتی خۆت. بارزانیش بەوەی ڕازی بوو کە خەڵکێک ئیستیعاب بکاتن شەرتنی ئەندامی حەزبی بەڵام کوردێکی باش بیتن. کاک محسن یەکێک لەو کەسانە بووە. مامان محسن دزەیی مامۆستامان بڵێن، یعنی بەڕاستی مامۆستامانە لە شوورشگێری و لە ئیشی دیپلۆماسی و سیاسی زۆر لێ فێر بووینە، ئێمە زۆر شانازی پێ دەکەین. ڕۆژێ لە ڕۆژان هەستم نەکرد لە تەعامل لەگەڵی ئەم وەکو پارتیەک تەعامل لەگەڵ من یا لەگەڵ کۆمەلگای کوردی دەکا. من بێگومانە وەختە لەگەڵ یەکشەتی و ینی کاری ئەوانە وەکو مامێکی گەورەی هەمووان ئەو کاعومەر چەند کەسێک بنوانم، بەڵام کاک محسین هەر بەڕاستی لەو هینە نەبوو. یەکێ لە شتەکانی تری کاک محسین کە لای من زۆر جێگەی سەرنج و هین بوو کە ئەمە شتە هەر بە ئاسانی بەدەست نایە. چەندین کۆبوونەوە لەگەڵ ئەو کات ئۆپۆزیسیۆنی عراقی دەکرا، ئێمە مانان گەنج و مناقەشەکردن و بێنە و بەرە و ڕاکێش کە کاک محسین دەهاتە کۆبوونەوەکان نەکرد ئێمە بە ڕێز و ئەتیبارەوە لەگەڵی ئەو دانیشتوانە عەرەبەکان ئەوانەی ئۆپۆزیسیۆن ئەمانە کە کاک محسین قسەی دەکرد تا حساب بۆ قسەی دەکرا. هیوام ئەوەیە کەنەوەی کورد مێژوو ملەتی خۆیان مناسن بزانن، پاشان هەموو یەک دەنگ بن. ئەوە دەبیر بکرد کە بەڕێوەندی شخصیەوە بەڕێوەندی حیزبی یان بەڕێوەندی تایبەتی بەڕێوەندی ملەتی کورد بخەنە پێشچاویان. دوو گورتکان گوندە جوانەکەم
خەوی خۆشی سەربانەکەم دەنگی دووری حەیرانەکەم شوێرایمدا یە دوو